ناوی خوای گەورە و میهرەبان ئایزانم باینتان باش سڵاوتان لێبێ بە هیوای تەندروستێکی باش هەمیشە ساغ و سەلامەت بن. سپاس بەخوام ڕۆژ دەرفەت هەبوو لەگەڵ هاوکارم جلال محەممەد لە پەیامی ڕۆژەوە بە هاوکاری هاوکارانم کۆمەڵی بەرگە و بابەتی جیاواز لە پەیامەوە بۆی عزیز پێشکەش دەکەم. سپاس شانێکیان بە ناوی خوای پەروەردگار ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەرجەیەکەن لە بینەری پەیامن یاخود لە ڕێگەی ڕادیۆکانی دەنگی کۆمەڵە گوێویستی بەرنامەی پەیامی ڕۆژ دەبن جوانترین سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. ئەو بابەتانەی کە ئەمڕۆ بۆمان ئامادەکردوون دوو بابەتی سەرەکین لەگەڵ کۆمەڵێک زانیاری و بابەتی دیکەدا بە تایبەتی دوو تەوەرە سەرەکیەکەیان قسەکردنە کە لەسەر شەقامی ئەمڕۆی ئەمریکا کە ئەو بارودۆخەڵۆزی و ناڕزایی کە بە تایبەتی پشێویەکی جیاواز یەکجار زۆری بە دوای خۆی داهێناوە میوانێکی تایبەتمان دەبێت لە ئەمریکا ئەگەرچی لای ئێمە بەیانی زووە و بەڵام لە ئەمریکا کاتەکەی جیاوازە پێم وایە شەوە ئێوارەیە بابزانین لە شەقامی ئەمریکا چییە گوزارێت واوەی دەگوزارێت ئایا بەڕاستی ناڕزاییە لە پێنا و گیانی ڕەشپێستێک و جیاوازی ڕەگەزپەرستیە لەوێ یاخۆت ئێستا شتی دیکەشی تێکەڵ بووە ناڕزایەکان بەکوێ گەشتوون. بابەتێکی دیکەمانەیە ئەمڕۆ ڕۆژی گیانی تەندروستی خۆراکە. بابزانین چی بکەین بۆی کە ئێمە ببینە یا خۆراکێکی تەندروست بخۆین و ئەو ڕێنمای و ڕێکارە تایبەتانی کە خەڵکانی شارەزا و پسپۆر ئاماژەی پێدەکەن چین بە تایبەتی ماوەیەکە لە ئێستادا لە کۆمەڵگەی مەشا بە تایبەتی خەڵگرنگێکی زۆر بە خواردنێکی تەندروست دەدا و گرنگی بەوە دەدەن چۆن ببنە لە ڕێگەی خۆراکەوە کەمکردن بێ یاخۆ زۆرتر بێ هەڵاوێرتکردنی هەندێک خۆراکی تایبەت بێ ببنە خاوەنی لەشێکی ڕێک و تەندروست. ئەم دوو بابەتە سەرەکیمان بۆ ئامادە کردوون لەگەڵ هەندێک زانیاری لە شارەکان و کۆمەڵێک زانیاری و راپۆرتی دیکە. بەڵێ وەزلال پێشەوەی من بچم لای کەشوهەوا بزانم تۆ پێت وایە ئەم حاڵەتەی لە شەقامی ئەمریکی هەیە نیشانەی زیینویەتی شەقامی ئەمریکی دەرەخان یان شتی تری لە پشتەوە؟ وە کابراڵێ بابەتەکە زۆر ئاوکێشە بەڵام ئەوەی ئێستا دەگوزارێت بیانوەکەی ڕاستە کوشتنی جۆرجە بەڵام ئەو میوانەمان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەندێک پۆستی جوانی کردبوو لە هەمان کاتە خۆی لە ناو شەقامەکەی باوەڕێوایە ململانەیەکی زۆریش لە نێوان کۆماریەکان و دیموکراتەکان هەیە و بە تایبەتی فشارە لەسەر ترامپ و بەرەو هەڵبژاردنەکانیش دەڕۆین و پێم وایە لەم گرەوە سەختەیە کە ئێستا شەقام بەدەستی ترامپەوەیە پێدەچێت هەر جارێکی دیکە ترامپیش براوەی ئەم شەقامەوێت جارێکی تر ئەو بەتەمایە لە هەڵبژاردنەکاندا سەرکەوێت. بەڵام ئەمە تەنها بە دڵنیایی و تەنها تۆڵەسەندنەوە نیە لە پێناو جیاوازی ڕەگەزپەرستی چووکەوەی کە دەبینێ بەشێکی زۆری تاڵانیە و پشێوی و ئاژاوە و کوشت و بڕێکی بێحەد و شمارەکە ئێستا دروست بووە لە شەقامی ئەمریکادا. تحلیلەکە باش بجلال ئەگەر میوانەکەمان حەزم پرسیارەکان لە تۆکەن. وڵای ئێزان بە بچینە لای پێشبینەکانی کەشوە بزانین گۆڕانکاریەکانی کەشوە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چۆن گۆڕانکاری ئەمەسەرات.
وڵایزان بابزانین گۆڕانکاریەکان بەسەر نرخی دراودا چۆنچۆنین و گۆڕانکاریەکانی دراوەکانی خۆمان بەراورد بە دراوە بیانیەکان و بە تایبەت درای وڵاتانی دراوسێ. عزیزان وە کاماژەمان پێکرد بابەت یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ئەو بارودۆخە ئاڵۆز و ناڕازیەی کە ئێستا لە شەقامی ئەمریکادا هەیە بۆی کوشتنی جۆرج فلۆیدەوە دروست بووە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بزانین ڕاستی و ڕەوانی ناو شەقامی ئەمریکا چی دەگوزارێ. میوانداری زۆر بەڕێز کاک لوقمان غەفور لە ویلایەتی مینێسۆتا کە ڕۆژنامەنووسە لەگەڵمانەیە. کاک لوقمان ئەم کاتت باش ئەلبەتە بە کاتی هەرێمی کوردستان بەیانیە بە کاتی ئەمریکا نازانم چ کاتێکە بە دەقیقی، بەڵام ئەم کاتت باش. زۆر سپاس بەو دەرفەتە. ئەگەر یەکەم پرسیاریژە لێەوە دەست پێ بکەم ئەوەی کە لە شەقامی ئەمریکادا ئێستا دەگوزارێ ئایا بەڕاستی تۆڵەسەندنەوەیە لە بەرامبەرە و ڕەگەزپەرستی کە لە ئەمریکا هاتووە تا ئاراوە بە تایبەتی کوشتنی جۆرج فلۆید؟ زۆر سپاس. ڕاستەکەی سەشەوە لێرە سعادێک و نیشەوە حقیقەتەن وەی کە ڕووی داوە وەکو بڵێ وەکو تۆڵە نییە، وەکو حاڵەتێکە لە ئەمریکا هەیە کە دەمێکە کۆوەتەوە ئەوەی کە دروست بووە لە ئەنجامی کۆبوونەوەی ڕەخێکی گەورەی لە پۆلیس کە بمانەوێ نەمانەوێت سیستەمی ئەمریکا توندا. هەندێکەشی بەڕاستی لە دێر زەمان بڵێم ئەوە نییە بڵێ ئەمڕۆ بەیان 2 ساڵ بەیان 3 ساڵ بێت لە ئەنجامی ئەو هەموو تیژی پۆلیس کە ڕۆژانە کردوێتی ئەم ڕقە لای خەڵک دروست بووە. هەتاوەکو دایمەن پرسێک هەیە لە پۆلیس دای خەڵک پێیەتی بۆیە ئێستا کە ئەمە ڕوویاوە بە کورتی ئەگەر ئەوەی ڕۆژێ لە ڕۆژان پێشی هەبوو بێ ئێستا هاتوۆتە سەرجا دەبووی. بەڵێ زۆر باشە. کاک لوقمان ئێستا چی ئەگوزارێت؟ ئایا ئەوەی کە هەیە تەنها ئەو ناڕەزایەتیە کە وەک خۆت ئاماژت پێکرد یاخۆت ململانە و ڕکابەرێکی سەختیش دەنێوان دیموکراتەکان و کۆماریەکانە لە ناو شەقام ناڕازیەکەیە هەیە؟ بەڵێ خۆی حەقیقەتەن ڕووداوێکی کتوپڕ بوو، یعنی ڕووداوەکە نییە بڵێ وڵات دەست کرد بێ دانرابێت و ئەمڕبات خۆی ئەو وانە. ئەتوانم بڵێم ئەو ئێوارەی کە ڕووی خۆم چکە لە ویلایەتم ئاگام لە دۆخەکە بووە چەند سەعاتی دوایەوە چوون شتەکان ڕوویە کتوپڕ، بەڵام ڕۆژی دوای بەشکە و پیشاندان و هەر زۆر تەبیعی بوو، یعنی شتێکی سروشتی بوو. تەنانەت لە یەکەم ڕۆژاکە بۆ پیشاندانەکان خەڵک بەرکەوتنێک لە نێوان پۆلیس و خەڵکا دروست بوو، هەر شتێکی تەبیعی بوو، یعنی وەک چۆن بڵێ سروشتی بوو، نۆرمەڵ بوو. یعنی ئەبوو بووایە کە ئەو شەوەی شەوی دوای ئەوە کان سوتا، یعنی بازار سوتا، هەتا ئەو شوێن سوتا، ئەمەش تەبیعی بوو، یعنی چۆن بڵێ شتێکی نۆرمەڵ بوو، ئەبوو بووایە تا گەیشتە ئەوەی کە بینای پۆلیسی مینیسۆتا سوتا. ئەمەش هەر تا ئەم دازەیە
یعنی ئەتوانم بڵێم پێک دادانەکە لە نێوان خەڵک و پۆلیسا بوو کەس ئەوە نەبووش لای کوردی خۆمان سواریش خۆلەکە بووە کەس نەبوو بەڵام ڕاستی لە دوای 3 ڕۆژ لە خۆپیشاندانەکانەوە سکرێت و یاخود هەستکرا دیموکراتەکان سواری شەپۆلی ناڕازیەکە ینی ئێستا وای لێ هات بە ئاشکرا کاتەکان پشتی ئەم خۆپیشاندانانە ئەگەژی کۆماریەکان ناڵێ ینی نیشان نایەن کە دژی خۆپیشاندانەکان بن بەڵام تەئیدی هەندێک مەسائلیش ناکەن لەناو شاندنەکانە واتە بەیانەی نێوان دیموکرات کۆماریەکان هاتووەتە ناو شاندانەکانەوە کە من پێم وایە بەڕاستی ئەمە دوجار هەندێک مافی خۆپیشاندانەکانە کوژێت بەڵێ کاک لوقمان ئەگەر لێرە کۆمەڵێک زانیاری لای ئێمە هەیە کەوا باز لە تونند و تیژی زیاد لە حەزی پۆلیسی ئەمریکی دەکاواتە چەندین حاڵەتی تری کوشتن هەبووە لە تەقەکردنەوە لە بەلێدان یاخود بە هەر جۆرێک لە جۆرەکان لەم بارەدۆخی کێسە هاتوۆتە خوارەوە ئەو دەنگە ناڕازیانەی ئێستا هەیە ئەی موقیفی مەسەلەن لەوێ لایانی پەیوەندی دار ئایا لایانی دادوەریە وەڵام بۆ خۆپیشاندارەکان بۆی مەسەلەن کۆتایی بم بارەدۆخە بێ یاخود هەریش نامافی ئەوانەی کەوا بە ناحەق لەلایەن پۆلیسەوە کوژرێن ئەدرێت کاکە خۆ زانی باش شتێک حەقت بێڵێن ینی پۆلیس دەستگایەکە دەستگایەکی دادوەریە ینی خۆ ئەگەر پۆلیس نەبێت ینی تۆ زۆر شت ناڕوە لە ئەمریکای ینی ئەمە حەقەتە ینی مجتەمەعی ئەمریکی بەطەبیعەت تیژە ینی ئەم توندوتیژە لە هەموو ئینەکانە هەیە لە هەموو سلکەکانە هەیە ینی مەسەلەن ئێمە پۆلیس بە توندوتیژ دابنی وی هەر مجتەمەعەکە خۆی تیژیتایە ئەم توندوتیژە بێ خاڵی ببێتەوە ینی من پێم وایە ئەم خۆپیشاندانانە خاڵیکردنەوەی وەکو چۆن بڵێ خاڵیکردنەوەی توندوتیژی خەڵکی ئەمریکی خۆیەتی بە تایبەتی ڕەشپێستەکان کاکە حەزەکەم بزانی ئەو تاوانانی کە ڕۆژانە ڕوو ئەیان لە مجتەمەعی ئەمریکیە بەشی زۆری ڕەشپێستەکانێکن ینی ئەمە مۆزوعی نییە بڵێ و من سپی پێز نیم ینی من بە سپی پێ سیستەم نیم لە مجتەمەعی ئەمریکیە بەڵام ئەمە حقەتە ینی بەشی زۆری لیا کێش و بەشی زۆری تاوان ئەمانەیکەن ینی ئەمە وای کردووە بەرکەوتنەکە لە نێوان پۆلیس و ڕەشپێستا دروست ببێت لە ئێستادا دادوەری یاخود بڵێن بەشی دادگا لە پێشترا کاری خۆی کردووە یعنی ئەوە نییە بڵێ وەڵا پۆلیس ناحەقی کردبێت و دادوەر ڕێگەیارێک کە پۆلیس بەردەوام بێت لەسەر ئەم بەڵام ڕێژە بەرزەکە وای کردووە کە دەرکەوێت یعنی خەڵکی ڕەشپێست دەرکەوێت کە غەدری لێ ئەکرێت ئەنا لە حەقەتە وانییە ینی هەر مەسەن 2010 باس لەم ویلایەتە پۆلیسێکی ڕەشپێست ژنێکی سپی پێستی کوشت خۆ حکم درا ینی خۆ ئەمە نییە بڵێ وەڵا حاڵەتەکە بوو بێت پێشتر بەڵام بەڕاستی ڕێژەکە زیادە ینی ڕێژەکە لەناو خەڵکی ڕەشپێستا تاوانەکان زیاترە حتا وەکو کوشتنی پۆلیس لەناو ڕەشپێستەکانە زیاترە ینی ئەوەندەی پۆلیسی ڕەشپێز دەکوژرێ ئەوەندەی پۆلیسی سپی پێز ناکوژرێ چکە خۆ ڕەشپێستیان خۆیان کوژن زۆر باشمان ئایا ئەوەی ئێستا دەگوزارێ وەکۆی کە ئێمە بە تاڵانی و دزی و جەردەی و سووتاندنی دوکان و چاڵانکردنی سۆپەرمارکێتەکان ناو دەبرێت ئەمانە کوێن دەیکەن و کوێن ئەو شوێنانی کە تاڵان ئەکرێن بەڵێ خۆی بام شتێک هەیە من زۆر متابعەم من لە یەکەم ڕۆژەوە ڕاستی نایشارد ڕۆژی 26 مان کە ڕوویە ڕۆژی 27 مان کە یەکەم شوێن سووتێندا
تاوان کرا سوپەرمارکێت یاخود بڵێن بازاری گووری تارگێت بوو دوای ئەوە بۆ ڕۆژی 29 مانگ لە شاری ئەتڵانتا کە من بەڕاست تەلەڤیزیۆنم کردەوانێ سەیری فۆکس نیوزم کرد دیمەنێکی زۆر ترسناکم یعنی ناشارمەوتم یعنی هێتا گەیشتمەوەی کە مەسعود بێت بەڵام خۆی چونکە ئەمریکا گەورەیە ئەوەی پێوە دیار نییە ئەوەی کە تاڵانێکی کوێیە سەیری کرد دوکانی مەشروب دوکانی سەیدەلیە کە پڕە لە تەمان خۆتۆ سەیدەلێ لێرە دردوی زۆری حەبوو دەرمان ئەمانە لە ڕێی هەندێک ویلایەت هەیە مەسەلەی درەک خۆیان زۆر بە شێوەیەک بۆ دەنووسێ ئەوانەی کە درێگە کێشن بە نسبەتێک بۆ دەنووسێ بۆی تۆ یعنی ڕابی لەگەڵ خۆزەکە و وردە وردە هەندێک خەڵکی وەکو چۆن بڵێ وازی لێبێنێت چۆن وازی لێێنێت لە ڕێگە هەندێک دەرمانەوە دکتۆر ئەجا دەرمانخانەکان پڕن لەمانە دەرمانخانەکانە بڕێن دوکانی جلوبەرگ دوکانی خواردەمەنی ئەم چوار فئەیە ئەبردرێن و ئەبرێن بەڵام هەندێک دوکانی تر ئەشێوێنرێن مەسەڵەن دوکانی بۆ نمونە مەعرەزی سیارەیە یا کافتریایە ئەوانە بەڵام دوکانی مەشروب و دوکانی جگەرە و دوکانی درەگ و خواردن و جلوبەرگ ئەبرێن و تاڵانەکەن ئاخر بۆچی خۆ ئەمە هەری میلەت و هەری خەڵکەکە خۆی نییە؟ نا من بەسەراحەت پێ بڵێم ئەوانەی کە خۆپیشاندن و ئەمانە ئەکەن چەند گروپێکن یەکەم هۆملێسەکان ئەمە ئەکەن ئەوانەی کە لانە و جێگەیان نییە نایشارمەوە کۆمەڵێک لە عەرەبەکان بە تایبەتی خەڵکی یەمەن و فەڵەستین چکە زۆران لێ گیراوە هەندێک خەڵکی سپی پێستی تونڕەو هەیە بە ناوی گروپێکە بە ناوی ئەنتیفا وە لە ڕاستیە گروپی ئەنتیفا گروپێکە جاران کە ئیدعا نەکرد ئەمانە جێگرەوەی هیتلەرن بەڵام ئێستا لە هەندێک حاڵەتیشە ئەمان خوان بە شیوعی دانێن ئێتر لەمە تێکەڵ بووە کەس نازانێت ئەم گروپی ئەنتیفا ئایا گروپێکی تونڕەوی سپی پێستی تاڵان چییە ئایا مەغزایەکی تری لە پشتەوەیە بەڵام گروپەکە گەورە نییە لە هەموو ویلایەتێکە بەتایبەتی لە نیویۆرک واشنگتنیشا زۆرترن ئەمانە تاڵانە بەڵێ کاک لوقمان هیچ دامەزراوەیەکی پۆلیس یاخود هیچ مؤسسەیەکی حکومی لەلایەن ئەم خۆپیشاندەرانەوە ناڕەزایەتیان دەربڕیوە مەسەڵەن ڕوبەڕوو چوونەتە سەری یاخود هەر ئەم بابەتەیان خۆستەوە بۆەوەی کۆمەڵێک تاڵانی و کۆمەڵێک با بڵێن مەرامی خۆیان و وەکو بەڕێستان فەرمووتان خاڵیکردنەوەی تونند و تیژی خۆیان یعنی ئەگەر بۆ مەسەلەی جۆرج بێ و کەیسی جۆرج بێ ئایا چوونەتە سەری دامەزراوەیەکی پۆلیس یاخود لایەنێکی حکومی تا ئەوانەی کە سەیریکە بەڕێوەبەرێتی پۆلیسی سێمی میناپۆڵس چوونە سەری دووەم شەو بوو سووتا ئەوە مەهامی بوو چونکە شەو ڕۆژێک چواردەوریان نابوو بەردارانیان نەکرد و هێرشیان نەکرد دەسەر نایانەتوانی خبەری پۆلیس مقاومەیە کرد لەگەڵیانە ئەوێ سووتێنرا لە شاری فلادلفیا لە پەنسیلڤانیا دادگای شارەکە شکێنرا و ژوورێکی ئاگرت پێبەررا بەڵام یای کرد چونکە خو دادگاکە شکلەوەی بنکەیەکی دادگایە شوێنێکی ئەسەریش یعنی یەکێک لەو شوێنە وەکو چۆن بڵێ لای ئەمان زۆر مقەدەسە یعنی وەکو چۆن بڵێ ئەسەریە ماوەتەوە ئەوە چوونە سەری بەڵام بەڕاستی زوو فریای کەوتن و
توانیان بیکوژن ئەیناوەک ئەوەی کە دەستگای حکومی خۆی لێرە دەستگای حکومی دوو دەستگای حکومیە سیان ببوورە پۆلیس دادگا لەگەڵ کاونتیەکان واتە شارەوانیەکان ئەو دوو شوێنە نەبێت چوونە بەسەری ئەدنا هیچ شوێنی تر نەچوونە بەسەری بەتایبەتی لە ئۆهایۆش بینای حکوومەت لێرە پێڵەن گۆڤەرمێنت واتە بینای حکوومەت زۆربەی زۆریشی وەکو یەک وایە وەکو پشتی سپی وایە ئەوێش چوونە سەری تقریبەن نزیک بوونەوە لێی بەڵام پۆلیس فرایەوە چکە خۆی بیناکە بینایەکی چیمەنتۆیە یعنی هیچ ناتوانانی ینی هیچ عاملێکی سووتانی لەگەڵا بکەیت زۆر باشە کاکمان دەرفەتکەمە دەمەوێت بزانم ئێستا لە ناو ئەم پشەی و ئاڵۆزیەی کە دروست بووە وەک خۆت ئاماژەت پێکرد ئەمە شتێک نەبووە پێشتر ئامادەکاری بۆ بکرێت و دەست پێ بکەن بەڵام خۆ عادەتەن کاتێک هەر ڕووداوێک کە ڕوودەدا هەر شتێک دێتە پێشەوە لایەنە سیاسیەکان یاخود لایەنە دەسەڵاتدارەکان هەمیشە دەیانەوێ بەرژەوەندیەکانی خۆیانیان تیا بدۆزنەوە ئایا ئەوەی کە ئێستا لە شەقامی ئەمریکادا هەیە ململانەکانی نێوان کۆماریەکان و دیموکراتەکانە بەتەنها لە ناوە ماڵۆزیایە دەبیرێ وە خۆت لە بابەتێک کە گرە و لەسەر نیویۆرک دەبەسترێت ئاماژەت پێکردووە یاخۆت جگەل لەم دووبەرەیە ململانەی دیکە و بەرژەوەندی خوازی دیکەش هەیە لە ناو ئاڵۆزیەکانە دەیانەوێت بەرژەوەندیەکانی خۆیانە تێدا بچینەوە بەتایبەتی ئایا قسە لەسەر دەستی ڕووسیا دەکرێت لەناو ئەمریکادا بڕوام نییە بەڕاستی ململانەوە ململانەی دیموکرات کۆماریەکان هەیە چکە سابوون منە نیویۆرک شارێکی وەکو نیویۆرکەوە 14 ڕۆژە خۆپیشاندانە تا ئێستا گاردی نیشتیمانی نەیە نێژێتە ناوە یعنی بەڕاستی دیموکراتەکان و سەرۆکی شارەوانی و حاکمی ویلایەتەکە و پۆلیس توانی سەرکەوتوو بێت لە بەڵێنەکەی خۆیان هەرچەندە قوربانی زۆریە خەڵک زۆر چۆن بڵێ دوکان زۆر شکێنرا یعنی هەند و چیجەکان پۆلیس زۆر لیانی ڕاستی پۆلیس لە نیویۆرکا زۆر عەزابی چێشت بەدەست خۆپیشاندەرەوە بەڵام توانیان سەرکەوتوو لە ماوەی دوو ڕۆژی ڕابردووە یعنی مەسەن زیین نەکراوە دوکان نەشێنراوە هەندی تیژی ڕووی نەیاوە یعنی ئەمە توانیان لەما بیبنەوانێ لە یاخ بڵێن لە ترامپ خۆی چونکە بیرمان نەشێت ئەو پێداگری لە هەموو ویلایەتەکانەکە کە گاردی نیشتیمانی مەسەڵەن واشنگتن بین ینی سیر بکەین گاردی نیشتیمانی بە سنوورێک توانی بڵاوی کاتەوە لە دەور پۆشتی سپی یعنی دەسەڵاتی ئەوەندەی هەبوو بەڵام دوای ئەوە ئێستا سیرەکەی ئەو دووش سێژ ڕۆژە لە شەقامەکان واشنگتنی شا سەحبی کردەوان ینی چوونەتەوە دەوری کۆشتی سپی وەکو چۆن بڵێ لە دەوری ئەوێ نەما ینی لە دەوری وەکو لە شەقامەکانە نەما یعنی ئەمە برنەوەی دیموکراتەکانە هەمووی بۆ دیموکراتەکان بیرمان نەچێ ئەمە یعنی ئەم شەڕەی کە ئەیکەن زۆر باشە تووە کاک لوقمان ئەگەر زۆر بە کورتی کاتمان کەمماوە ئێستاکە با بڵێن بە زمانێکی سادە بە کورتی و بە پوختیەکەی داواکاری ئێستەی شەقامی ئەمریکی چییە ینی لێ ئێستا داواکاری ئەخیری خۆپیشاندەران داوایەکی زۆر خراپە من بە سەراحەت پێت بڵێم ئەمڕۆ سەرۆکی شارەوانی میناپۆڵس کوڕێکە بەڕاستی ناوەکەی بیرچۆوە نابوو بێتچۆ کوڕە هەلاکولی زۆر پشتگیری خۆی دیموکراتیشە پشتگیری جاکۆب پشتگیری خۆپیشاندانەکانەکان لەو ڕۆژەوە تا ئێستاکە تا ئەمڕۆ زۆر پشتگیریانەکە دایمەن لەگەڵ خۆپیشاندانانە بۆ دایمەن پشتگیری کردوون هەوڵیاوە ینی پشتگیری پامەکانیان بکات تەنانەت لەگەڵ پۆلیس و لەگەڵ ئەوانە وەکو چۆن بڵێ دژی ئەوانی جۆستاوە دەکەن
توێژینەکەم بەڵام ئەمڕۆ لە خۆپیشاندان کردیانە دەرەوە یعنی زۆر خراپ بوو بۆ خۆپیشاندان چونکە داواکان داوایشی داوای زۆربەی خۆپیشاندانەکانی ناو شەقاتی ئەمریکی ئێستا داوایەکی زۆر خراپ داواکە ئەڵێن ئەبێ بودجەی پۆلیس لە ئەمریکا یعنی هەتا وەکو داوای ئەوە ئەکەن لە هەندێک شوێن پۆلیس نەمێ ئەمە داوایەکی زۆر نامەنطقیە یعنی ناکرێت بۆ ینی وڵاتێ بەبێ پۆلیس بێ بە تایبەتی ئەمریکا ئەم داوایە ئەمڕۆ داوایە کە زۆربەی زۆری خۆپیشاندەرەکان داوایە زۆر باشە کاکوان ببوورەکە هیچ دەرفەتمان نەماوە زۆر سپاس دەکەم کاکوان سپاس بۆ دەرفەتەی کە بە منت بەخشی بە هیوای ساغ و سەلامەتی ئینشاڵڵا جەنابی شت کە لەوەی و وەکو ڕۆژنامەنووسێک دەچیتە ناو خۆپیشاندەرانەوە سپاس دەکەین سپاس بۆ دەرفەتە ئازان و خۆشەویستان پاش ناوبڕێک دێنەوە لاسان لەگەڵمان بمێننەوە. وڵای زەن دووبارە سڵاوتان لێبێت دەچینە لای بڕگەی یادەوەی با بزانین ئەو ڕوودا و پێشهاتانە یاخود ئەو ڕووداوانەی کەوا لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕوویانداوە کەوا زۆر گرنگ و کاریگەرن کامانن. حوتی شەشی ساڵی 1920 کۆچی دوایی زانەوە عاریف و پیاوی هەڵکەوتوی کورد مەولانە خالیدی نەقشبەندی ناوبراو بە یەکێک لە کاریگەرترین کەسایەتی ئاینی و نەتەوەیەکانی کورد دادەنرێت لە وڵاتی هیندستانەوە تەریقەتی نەقشبەندی هێناوەتە کوردستانەوە و بەشێکی زۆر لە عاریف و شاعیرانی کورد شوێنکەوتوی تەریقەتەکەی بوون. تەریقەتەکەی مەولانە خالیدی نەقشبەندی ڕۆڵی زۆری هەبووە لە بژانەوەی ڕۆشنبیری و ڕووناکبیری کووردا بە هۆی ململانی ئاینی و سیاسەکانی تەریقەتی قادری و خودی شێخ مارفی نۆدێ. مەولانە خالیدی نەقشبەندی لە پێناو پاراستنی خوێن و گیان و ئاشتی هاوڵاتیانی کورد شاری سلێمانی بەرەو شام بەجێدەهێڵێت و هەر لە غوربەتدا دەژی و لەوێش کۆچی دوایی دەکات. حوتی شەشی ساڵی 1942 لە دایکبوونی سەرکردەی 42 ساڵەی گەلی لیبیا موعەممەر قەزافی لە گوندێکی نزیک سرد ناوبراو سیاسی و شۆڕژگەڕێکی لیبیا بووە خاوەنی کتێبی سەوز بووە کە بەلای خۆی و شوێنکەوتوانیەوە بە کتێبێکی زۆر کاریگەردانراوە و وەک دەستوری لیبیا چاوی لێکراوە. لە سەردەمی ئەودا گۆڕی سەرکردەی موسڵمانی لیبیا عومەر موختار دەگوازرێتەوە بۆ شوێنێکی نادیار بە هۆی کاریگەری و زۆری سەردانی کەرانیەوە. قەزافی یەکێک بووە لە سەرکردە سەیر و سەمەرەکانی عەرەب و هەمیشە شێوازی پۆشینی جل و بەرگ و لێدوانەکانی مای پێکەنین و سەرنجی خەڵک بوون و هەمیشە لەلایەن بەشێک لە ژنانی ڕاهێنراوە پاسەوانەتی دەکرا. لە ساڵی 1969 لە ڕێی کودەتایەکی سەربازیەوە دەبێتە سەرۆکی ئەو وڵاتە و دوای 42 ساڵ لە حکومکردن لە هەمان شوێنی لەدایکبوونی و لە ساڵی 2011 لەلایەن شۆڕژگەڕانی وڵاتەکەیوە کوژرا و کۆتایی بە ژیان و دەسەڵاتی لەو وڵاتە هێنرا. حوتی شەشی ساڵی 2006 کوژرانی ئەبوو موسعەبی زەرقاوی سەرکردە و نوێنەری دیاری ڕێکخراوی قاعیدە لە عێراق بەهۆی بردومانی شوێنی نیشتەجێبوون و بەشێک لە چەلاکیەکانی لەلایەن فڕۆکەی F-16 فایتنگ فالکۆنی ئەمریکیەوە. زەرقاوی پێشتر بەشداری چەندان چالاکی ڕێکخراوەکەی لە ئەفغانستان و یەمەن کردووە و پاشداگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە وەک نوێنەر و فەرماندەی ڕێکخراوەکە دەنێردرێتە عێراقەوە و دەبێتە سەرۆکی ڕێکخراوی قاعیدە لە عێراقدا. ئەبوو موسعەبی زەرقاوی ڕۆژی 30 دەی ساڵی 1966 لە گوندی زەرقای وڵاتی ئوردون لەدایک بووە. حوتی شەشی ساڵی 2007 با بڕارێکی پێشوەختە و بیر لێ نەکراوە مەسعود بەرزانی سەرۆکی ئەو کاتی هەرێمی کوردستان بڕیاریدا ڕۆژی 25 ئەیلولی هەمان ساڵ وادەی ئەنجامدانی ڕیفراندۆمە بۆ سەربەخۆیی کوردستان و جیابوونەوە لە عێراق. لە کاتێکدا ئەم بڕیارە پشبەستوو نەبوو بە بیرکردنەوە و ئامادەکاریکی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و دەیان سەرکردەی دڵسۆزی کورد هۆشیاری خراپتربوونی دۆخی کوردیاندا لە ئەنجامی ئەو ڕیفراندۆمەی کە هیچ بنەما و بناغەیەکی بۆدانەنرا و هێشتا ئاشتەوایی سیاسی نێوان حیزبەکان ناتۆتە دی. بەڵام سەرکردایەتی ئەو کاتی پارتی و بەشێک لە حیزبە بچووکەکان
بوونە هۆی ئەوەی کە بەشێکی زۆری خاکی کوردستان و ناوچە جێناکۆکەکان بکەونەوە ژێر دەستی سوپای عێراقی و هێندەی تر ناکۆکی نێوان حیزبە کوردستانەکانی تون کردەوە و سنوورە نێودەوڵەتیەکان و پەیوەندی دیبلۆماسیەکان لەگەڵ وڵاتانی جیان بۆ ماوەیەکی کاتی پچڕان و نەمان. دووبارە سڵاوتان لێبێ ئایزان لە تەوەری دووهەمی بەرنامەکەمانە قسە لەسەر ڕۆژی جیهانی تەندروستی خۆراک دەکەین. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرێژ لە شاری هەولێرەوە میوانداری زۆر بەڕێز یاسین مامن گەڵاڵیمان کردووە لە بەشی یوترشینی زانکۆی جیهان. کاک یاسین سڵاوت لێبێ و ئەگەر لەوەوە دەست پێ بکەین ڕۆژی جیهانی خۆراک بۆچی و خۆراکی تەندروست مەبەست لە چییە؟ بەیانیتان باش، بەیانی ئێوە بینەرانی خۆشەویستیش باش. طبعاً ڕۆژی شەشی بابن هەفتی مانجی شەش کە دەکاتە ڕێکەوتی ئەمڕۆ بە ڕۆژی جیهانی سەلامەتی خۆراک دانراوە لەلایەن بابنی ڕێکخراوی تەندروستی جیهانی و هەروەها بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی خۆراکی جیهانی کە سەر بە نەتەوە یەکگرتووەکانن. طبعاً ئەمە بۆنەیەکی تاڕادەیەک نوێیە لە ساڵی با بڵین 2019ەوە ئەم بۆنەیە دیاری کرا. دیاریکردنی ئەم بۆنەیە دەگەڕێتەوە بۆ گرنگی ئەم بابەتە. طبعاً ساڵی پار ئەگەر تەماشای ناونیشانەکەی بکەین بریتە لە باسی ئەوە دەکرا کە داهاتووی سەلامەتی خۆراک بەرەو کوێ دەڕواتن. لە کۆنفرانسی با بڵین جنێف کۆنفرانس بەسترا هەروەها لە ئەثیوپیا با بڵین دیسان لەوێن دەریش بە هەمان شێوە با بڵین نەدووە و فۆڕەمی جیاوازی لە بۆ کرا. بڕیار وا بوو ئەم ساڵیش بە هەمان شێوە ئەم شتانە بکرێ بەڵام بەهۆی ئەم بارودۆخەوە نەتواندرا، بەڵام با بڵین ڕاستپاردەکان و ئەو شتانی کە باز دەکرێت و پەیڕەو کراوە یاداشتەکانی بە هەم شێوەی ساڵی پار ئیشی لەسەر دەکرێتن لە وڵاتانی کە تێدا بەشداری دەکەن. ئەو بابەتی ئەم ساڵ کە قسەی لەسەر دەکرێتن بریتێ لەسەر لەوەی کە سەلامەتی خۆراک ئەرک و با بڵێن جێگای بایەخی هەمومانە. بۆیە مادەم جێگای بایەخی هەمومانە بەڕاستی گرنجێکی تایبەتی پێدەدرێت، چونکە کاریگەری و لێکەوتەکانی بەڕاستی زۆر با بڵێن خراپە یان کاریگەری زۆری لەسەر تاک و لەسەر تەندروستی تاک لەسەر با بڵێن ئابووری وڵاتان بەجێ دەهێڵێت. ئەگەر کەمێک تەماشای ئەو داتایانە بکەین کە لەلایەن WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی با بڵێن ڕاگەیاندراوە دەربارەی ئەو نەخۆشیانەی کە بەهۆی خۆراکەوە دروست دەبێت یان بەهۆی ناسەلامەتی خۆراکەوە با بڵێن دەردەکەوێت و لێکەوتەی هەیە، بەڕاستی کاریگەریەکانی زۆر خراپە و لێکەوتەی زۆر خراپی هەم لە ڕووی تەندروستیەوە لەسەر تاکەکان هەروەها هەم لەسەر با بڵێن ئابووری جیهان. ئەگەر کاتە بێت بە هەندێک داتای بە خێرایی باز بکەم، نزیکەی 600 ملیۆن خەڵک ساڵانە تووشی بەڵێ نزیکەی 600 ملیۆن خەڵک ساڵانە تووشی کێشەی خۆراک دەبن، یان با بڵێن زۆرێک لە ژەهراوی بوون یان لێکەوتەی خواردنی خۆراکی ناتەندروست کە دەکاتە نزیکەی 1 نەفەر بۆ هەر 10 نەفرێک، یعنی لە 10 نەفەر کەسێک تووشی ئەم زۆرە دەبێتن. نزیکەی 420,000 کەس ساڵانە بەهۆی خواردنی ناتەندروستەوە یان ناسەلامەتەوە گیان لەدەستدەن کە تقریبان بەو داتانەی هەیە هێشتان لە کۆڕۆنای بەڕاستی کاریگەری زۆر باپری خراترە. ئەو داتای ئەوڕۆ من تەماشام کرد تقریبان 400,000ێکە بۆ کۆڕۆنا گیان لەدەستداوە، بەڵام بەهۆی خواردنی ناسەلامەتەوە ساڵانە نزیکەی 420,000 کەس گیان لەدەست دەدەن. 110 بلیۆن دۆلار ساڵانە زەرەر دەکەوێت لە وڵاتان لە ئابووری جیهان، هەم بەهۆی یەکەم ئەوەی کە بەرهەمی تاکەکان ئەو کەسانی کە تووشی نەخۆشی دەبن یان تووشی ئەم بەهۆی خواردنی ناسەلامەتەوە تووشی کێشە دەبن، تووشی کێشەی تەندروستی دەبن، ناتوانن بەرهەمیان هەبێت داهاتیان هەبێت کە ئەمەش لە ڕووی ئابووریەوە زەرەر و زیانی هەیە.
و هەروەها بەهۆی ئەو چارەسەریانی کە بۆیان دەکرێت بەڕاستی ینی تێچێکی زۆر لەسەر وڵاتان دەکەوێت لەسەر ئەو حکوومەتانە دەکەوێت بۆیە هەتا بانکی نێودەوڵەتیش هۆشداری داوە لەبارەی ئەم حالەتانەوە. طبعا لایەنێکی تری ئەم بابەتە ئەوەیە کە زۆری دەرمان بەکاردێتن ئەو دەرمانانە وەکو ماوادی ئەنتیبایۆتیک کە لەوانێت چەند ساڵی دابێ ئەو ئەنتیبایۆتیکانی هیچیان ئیش نەکەن پێویست بکە ئەنتیبایۆتیکی نوێ یان مادە دژە بەکتریا یان دژە میکرۆبی نوێ بەرهەم بهێنرێت کە ئەمەش دیسان بە هەمان شێوە خەمێکی با بڵێن جیهانیە کە ئێستا وڵاتان خۆیان ئامادە دەکەن چونکە زۆربەی زۆری ئەو ئەنتیبایۆتیکانی ئێستا هەیە لەوانێت چەند ساڵی دابێ ئیش نەکاتن بۆیە ئەمەش دیسان بە هەمان شێوە کە کەسێک تووشی ژەهرایی بوون بە خواردن دەبێت ئەنتیبایۆتیک بەکاربێنێ عیلاج بەکاربێنێ بزۆری ئەم عیلاجانە هەم لێکەوتی تەندروستی هەیە هەمیش لەوانی چەند ساڵی دابێ بەڕاستی سوودی نەبێتن. لە سەتاچلی ئەو کەسانی کە تووشی ئەم نەخۆشانە دەبن بریتین لە منداڵی ژێر تەمەنی 5 ساڵ کە ساڵانە نزیکەی 125,000 منداڵ دەمرن بەهۆی با بڵێن ئەم حالەتانە بۆیە ئەگەر تەمەشای ئەو داتانە بکەین بەڕاستی ینی کاریگەرێکی زۆر خراپی هەیە لەسەر هەم تەندروستی تاکەکان هەم ئابووری وڵاتان بۆیە بەهۆی گرنگجێکەوە لە ساڵی پارەوە ڕۆژێکی بۆ دیاری کراوە تاوەکو بتوانین ساڵانە ئەو بابەتانی کە جێگای گرنگجی و جێگای بایەخی وڵاتانن تێدا قسەی لەسەر بکرێت لێکۆڕنەوە لەسەر بکرێت ڕاستپاردە و با بڵێن خۆپارێزی تێدا بڵاو بکرێت و تاوەکو بتوانین هەم وڵاتان و هەم تاکەکان بتوان خۆیان بپارێزن. زۆر باشەمەوە ساکەواتە بابێنە سەر خۆراکی کۆمەڵگەی کوردەواری خۆمان ئێمە ئەوەی کە ئێستا بەکاری دێنن لە خۆراک تا چەندە تەندروستە لەمبەری خۆراکی کوردەواریەوە بیگرێت تا ئێستا فاسفود و ئەمانەکە لە بازاڕدا هەن و بەکارهێنەرێکی زۆریشی تایە. ئەگەر ئێمە تەماشای خۆراکی کوردی بکەین بەڕاستی ساڵانی پێشوو ئەم ئەوکو جەنابەت باست کرد ئەم زۆرە خۆراکانە با بڵێن کەمتر بایەخی پێدەدرا و کەمتر با بڵێن دەهاتە ناو هەرێمی کوردستانەوە بەڵام بەهۆی کرانەوەی با بڵێن سنوورەکانی ئێمە بەهۆی کرانەوەی کوردستان بەڕووی دەرەوە هەم لە ڕووی کللتورەوە هەم لە ڕووی بازرگانیەوە هەم لە ڕووی با بڵێن هاتنی کۆمەڵک ڕێکخرا و قونسولیاتی جیهانەوە بە هەمان شێوە بەشێک لە کللتوری وانیش بۆ ئێمە گوازراوەتەوە کە هەندێک لەو کللتورانە هیچیان بریتە لە زۆری خواردنانە ئەگەر تەماشای بازارەکانی ئێمە بکەی دەیهات زۆری خواردنی با بڵێن ئەوروپی و با بڵێن وڵاتانی دیکە دەبینی طبعا ئەو فاستفودانێک کە ئێستا جەنابەت باست کرد بەشێکی دەکرێت بەڕاستی بتوانین تەندروستی بکەین تامان زۆربەی زۆریان دەتوانین بڵێن لە ڕووی تەندروستیەوە ئێمە وەکو پسپۆرانی خۆراک تێبنیمان لە سەری هەیە و زۆر جاریش لە بەرنامەکانمان لە ڕاگەیاندن ئاگاداری خەڵکمان کردوتەوە کە تا با بڵێن دەکرێت خۆیان بپارێزن بەڵام دەمەوێت شت خاڵ باز بکەم یان ئێمە دوو چەمکمانەیە چەمچی تەندروستیمانێ لەگەر چەمچی سەلامەتی کە تاڕادێک تێکەڵچێشن بەڵام دەشکری کەمێک جیاوازیان هەبێتن بۆیە لە ڕووی سەلامەتیشەوە بە هەمان شێوە ئەم خواردنانە سەلامەت نین تاڕادەیەکی زۆر کەمەک ناتوانین زۆر گشتگیری بکەین بەڵام خواردنی کوردەواری بەڕاستی دەکرێت بەشێکی تەندروست بێتن بەهۆی تەندروستی سەرچاوی خۆراکەکەوە کە سەرچاوی خۆراکەکە بابڕێن لە شوێنێکی تەندروستەوە هات بێت شێوازی هەڵگرتنی شێوازی گواستنەوەی شێوازی ئامادەکردنی ئەگەر ئەمانە هەمووی با بڵێن بە تەندروستی کرابێت بە سەلامەتی کرابێت بە تەندروستی کرابێت توانین بڵێن خواردنێکی سەلامەتە بە پێچەوانەوە ئەگەر با بڵێن بەو شێوە نەکرابێت ینی خواردنەکە سەرچاوێکی با بڵێن پاک نەبێتن لە شوێنێکی پاک وەرنەگیرابێت یان ئەو کەسێکە گواستیتەوە یان کڕین و فرۆشتنی پێوە دەکاتن واتە ماوە ساسین گرنگە سەرچاوی خۆراکەکە لە چیەوە بێ بۆ نمونە ئێمە هەر دەڵێن فاسفود خراپە بەڵام ئەم ڕۆکە خێزانە کوردیەکانیش فێر بوون خۆیان لە ماڵەوە بۆ نمونە خۆیان پیتزا دروست دەکەن ئەو پێداویستیانی کە بۆ پیتزا پێویستن خۆیان لە ماڵەوە فراهمیەکەن تەنانەت هەویرەکەشی کە زۆر جار قسە لەسەر هەویرەکە دەکرێت لە بازاڕە کەواتە توانین بڵین ئەگەر فاسفودێک لە ماڵەوە دروست بکرێت جیاوازی هەیە لەوەی کە لە بازار تۆ بیکڕیت و بەکاری بێنیت و بیخۆیت کاک جەلال تەمان ئەمە دوو بەشە با بڵێن ئەگەر بڕۆینە سەر سەلامەتی با بڵێن خۆراک ئەوەیە کە تا چەند سەرچاوی ئەو خۆراکە با بڵێن بە شێوەیەکی سەلامەت بەرهەمهێنراوە هەم لە ڕووی با بڵێن میکرۆباتەوە ئەو میکرۆبانی کە با بڵێن ڕێژەی میکرۆبانی تێدایە
زۆر کەم بێت نەبێتە هۆی نەخۆشی هەم بەهۆی ئەو مادە کیمیاویانەی کە تێدایە نەبێتە هۆی نەخۆشی. بەشی دووەمی با بڵین بریتە لە پرۆسسکردنەکە ینی چۆن ئامادە دەکرێتن. اینجا لە ڕووی با بڵین ئەو فاست فودانەی کە دەکرێتن ئێمە ئەگەر بابەتی با بڵین تەندروستی بکەینەوە کە وەک باسم کرد ینی تا ڕادەیەک ینی کەمە جیاوازی هەیە لەگەر سەلامەتی ئەوەیە تا ئەو خواردنەکە ئێمە دەیخۆین دەبێت بەڕاستی پێداویستی ڕۆژانی ئێمە دابین کات لە مادە خۆراکیەکان. ئەوەی کە لە فاست فود هەیە لە خواردنە خێراکان هەیە بریتە لەوەی کە ڕێژێکی زۆر با بڵین هەم لە چەوری زۆری تێدایە با بڵین خوێ زۆر تێدایە یان تا ڕادەیەک شەکری زۆر تێدایە طبعاً وەکو جەنابەت باست کرد دەکرێت لەوەی کە لە بازار دەفرۆشێت جیاوازی هەبێت لەگەڵ ئەوەی کە لە ماڵەوە دروست دەکرێتن. بەڵام بە هەر شێوەیەک بێت کە باسی دەکەی ئەمانە ئەم خواردنە خێرایانە ئەم سیفەتانیان هەیە بۆیش ینی زۆربەی زۆری پسپۆرانی خۆراک زۆر خەڵک ئامۆژگاری ناکەن ئەم زۆرە خۆراکانە بخۆن ناڵێن هەر تەرچی بکە یانی نەیخۆی چونکە کەمەک زەحمەتە بەڵام دەکرێت تا ڕادەیەکی باش بتوانی کەمی بکەیەوە بۆیە هەردوو جانیبێ هەم ئەو مادە خامانی کە بەکار دێت ئەگەر سەلامەت بێت بێگومان دەتوانین بڵین خواردنەکە سەلامەت دەبێت هەم ئەو پرۆسەی کە ئەو کەسێک ئامادەی دەکاتن دەتوانرێت بەڵام بە شێوەیەک دروستی کا کە سەلامەت بێت یا تەندروست بێت بێگومان کەسێک لە ماڵەوە دەتوانێت ئەو خواردنەی هەیە بتوانێت بە تەندروستی دروستی بکاتن ینی ئەو شتانی کە لێی دروست دەکاتن دەکرێت ڕێژەیەکی باش مەسەلەن ئەو مادانە بەکاربێنێ وەکو سەوزە میوە کە ڤایتامین و کانزاکان و مەسەلەن ڕێژەیەکی زۆر لە مادە دژە ئۆکسێنەکان و ڕشاڵەکانی تێدایە بێگومان ئەو وەڵامی دەکرێتن بە شێوەیەکی تەندروست ئامادەی بکەیت. بەڵێ ماوەستا یاسین کەواتە بەڕێستان هەم وەکو پسپۆڕێکی بواری خۆراک وەروە تجربەیەکتان لەو بارە هەیە دیارترین یاخود باوترین ئەو هەڵانە یاخود ئەو هەڵە بەکارهێنانانەی جۆری خواردن لە هەرێمی کوردستان یاخود لە ناو کۆمەلگای کوردی ئەوەی ئێستاکەوە هەستان پێ کردووە لە ناو با بڵێن هەموو چین و توێژەکانی کۆمەلگای کوردی ئەو هەڵانەی لە نوعەتی خواردن یاخود لە کاتی ژەمە خواردنەکان لە جۆری خواردنەکان چین کە زیانیان بۆ تەندروستی هاوڵاتیان هەیە و هەڵە بەکاری دێنن. بەڵێ وەکو باسم کرد ینی هەندێکیان با بڵێن پەیوەندی بە سلوکی ئەو کەسەوەیە کە چۆن ئەو خواردن ئامادە دەکاتن هەندێکیان پێویستە بە با بڵێن لایەنی پاک و خاوێنی و سەلامەتی ئەو کەسێک کە خواردنەکە ئامادە دەکاتن. ئێمە لە هەرێمی کوردستان ینی بەداخەوە دەمی ئەو خاڵە زۆر تەرکیزی لەسەر بکەمەوە ینی لە ڕووی سەلامەتی خۆراکەوە گرنگجێکی بە سەلامەتی خۆراک نادرێتن ینی ئەمە سەدان چێشتخانە و با بڵێن هۆتێل و ئەو شوێنانەی عارەبانە و ئەو شوێنانی کە خواردن لێ ئامادە دەکرێت بەڕاستی پەیرەوی یاساکانی و بنەماکانی سەلامەتی خۆراک ناکرێتن یعنی تۆ بەدەگمەن دەیبینیەوە لە چێشتخانەکان یان لە هۆتێلەکان خەڵکە تێدابی پسپۆری زانستی خۆراکی هەبی ئێمە دەیان دەرچووی زانستی خۆراکمانی هەم لە هەولێر لە سلێمانی لە هەڵەبجە لە شارەکانی تکە کە بەڕاستی بە هەلی کاریان پێ نادرێت کە بتوانن ڕێنمایی بدەن ئەو کەسانی کە خواردن ئامادە دەکەن کە خواردنێک ئامادە بکەن بە شێوەیەکی سەلامەت بۆیە زۆر گرنگە ئەو کەسانی کە خواردن ئامادە دەکەن هۆشیاریان هەبی لە شێوازی ئامادەکردنی خۆراکەکە کامە ڕێگا با بڵێن تەندروسترە یا سەلامەترە بەو ڕێگایە ئامادەی بکەن یان گرنگیدان بە باڵێن پاک و خاوێنی ئەو کەسانە ئەو کەسێک کە خواردن ئامادە دەکات نابێت هیچ نەخۆشیێکی هەبێت کە گوازراوە بێ یان گرنگیدان بە سەلامەتی و پاک و خاوێنی ئەو کەسە بەکارهێنانی بۆ نمونە دەستەوانە یان با بڵێن کە مامە لە کاتی خواردن ئامادەکردن یعنی هەروەکو کۆڕۆنای بەڕاستی دەبێت ئەم پەیڕەوانە ئەو شتانە پەیڕۆ بکرێتن بە هەمان شێوە بەکارهێنانی ئەو کەلوپەلانەی کە بەکاردێت دەبێت بەڕاستی کەلوپەلی خاوێن بن دوور بن لە پیسبوون بۆ نمونە تۆ شتێک با بڵێن شتێک بەکاردێنی بۆ گۆشت هەمان شت بەکارهێنی لە بۆ با بڵێن لە بۆ سەوزەیان لە بۆ میوە لە کاتی ئامادەکردن یان لە کاتی با بڵێن قاژکردن و کردکردنی ئەو خواردنانە فەم بنەمایانە بەڕاستی ینی کاریگەری زۆری هەم لە ڕووی با بڵێن شێوازی ئامادەکردنەکەی خەڵکەکەیە بەڕاستی نازانی چۆن ئامادەی بکاتن خەڵکەکەیە گرنگی نادا بە پاک و خاوێنی ئەو شوێنێک کە خواردنی لێ ئامادە دەکات طبعاً ئەمانە هەم بۆ ماڵ ڕاستە هەم بۆ چێشتخانە و هۆتێل و ئەو شوێنانی تری کە خواردنی لێ ئامادە دەکرێت بەڕاستی گرنگە بۆیە من بەڕاستی پێشنیار دەکەم من تقریباً یعنی چەند ساڵێکە لەگەڵ ڕێکخراوی خۆراک ئەم بابەتانە دەوروژێنی لەگە بەرپرسانی باز دەکەن ینی بە چیتر ئەو کەسانی کە لەگەڵ خواردن مامەڵە دەکەن بە تایبەت لە شوێنە گشتەکان لە ناو ماڵ لەوانەیە کەمەک ئاسانتر بێت
بەڵام لەو شوێنانی کە گشتین خەڵک خۆراک بۆ خەڵک ئامادە دەکاتن بە شێوەیەکی گشتی بتوانێت بەڕاستی ڕاهێنانی پێ بکرێت فێر بکرێت کە چۆن خواردن مەسەلەن بە ڕێگای تەندروست ئامادە دەکات چۆن هەڵی دەگرێتن چونکە هەڵگرتنی خۆراک یان مامەڵەکردن لە خۆراک بەشێکی زۆر گرنگی سەلامەتی و تەندروستی خۆراکە لەوانەیە ئەو خواردنە ئێمە بەکاری دێنین لە سەرچاوێکی زۆر باش هاتبی خاوێنە پاک و خاوێنە بەڵام ئەو کەسێک کە تەعاملی دەکات نازانی چۆن ئامادەی دەکات لە پلەیەکی وا هەڵی دەگرێتن کە گەشەی بەکتریا و بابڕی میکرۆبەکان زۆر دەبێتن بۆیان ئێمە جاروێ دەبینین ینی خواردن بۆ مەزمع خەڵکێک دەڕوات بابڕین پرسێ یان جاروێ بۆ پێشمەرگەیە دەبینین سەدان کەس تووشی ژەهراوی بوون بە خواردن دەبێت ئەگەر کەسێک بەڕاستی ڕێنمایی کرابێت یان ڕاهێنانی پێکرابێت لەم بوارەوە ئەم هەڵانە ڕوونادەن بۆیە وەکو بابڵین پرسیارەکەی جەنابن یا وەڵامەکەی جەنابەت کورتکەمەوە هەموو بابڕین هەنگاوەکان کاریگەری دەبیتن هەم لە ئەوەی کە بەرهەم دێنی هەم ئەو کەسێک کە ئامادەی دەکات لە ڕووی پاک و خاوێنی کەسی خۆیەوە هەم لە ڕووی پاک و خاوێنی ژینگەی ئەو دەوروبەری ئەو شوێنێک کە خواردن لێ ئامادە دەکات ئەو کەلوپەلانەی خواردن لێ ئامادە دەکات شێوازی هەڵگرتنی خۆراکە کە دەور دەبینی لەسەر ئەوەی تا چەند خواردنەکە سەلامەتە بڕی ئەو خواردنانێ بەکاردێنی ئێمە کە تازە باسی خواردنی خێرامان کرد ئەگەرە تو بتانی ڕێژەی خوێیان شەکر یان چەوری کەم بکەیەوە و هەروە ئەو مادە خۆراکە گرنگەکانی تر وەکو ڤایتامینە وەکو کانزاکانە وەکو دژە ئۆکسینەکانە زیاد بکەی بێگومان دەتوانی خواردنەکی تەندروست و سەلامەت ئامادە بکەیت. زۆر باشە مامۆستاکەواتە دەتوانین ئێمە بڵێن هەر خۆراکێک کە تەندروست بوو لە هەموو کاتێکا توانین بیخۆین و تەندروستیم پێوەیە گەر بێت و بەکاری بێنین یاخۆت مەرجنی هەر خۆراکێک تەندروست بێت لە هەموو کاتێکا تۆ بتوانی بەکاری بێنیت. پرسیارێکی جوانە ئەمە ناتوانین هەموو خواردنێک لە هەموو کاتێک بخۆین بەڕاستی ئەمە لە ڕووی با بڵین تەندروستیەوە با بڵێن ڕێنماییمان هەیە یان با بڵێن توێژینەوەی لەسەر خواردن لە چ کاتێک بخورێتن یان ئێمە بۆ نمونە لە ڕووی ڕێژەی وەرگرتنی وزەوە لە ڕووی وەرگرتنی پرۆتینەوە لە ڕووی وەرگرتنی کانزا و ڤایتامین ئەوانە هەمووی ڕێنمایی با بڵێن تێر و تەسەل هەیە لەسەر ئەوەی ئایا مەسەلەن بۆ نمونە لە چ کاتێک خواردن بخورێتن بۆیە گەر تەماشای تەمان ئەمە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی سەلامەتی و چکەمە بەکو با بڵێن با وچەمکەی کەمە کشی بکەینەوە ینی سەلامەتی ئێمە بریتە لەوەی تا چەند ئەو خواردنە لە چێلگەوە لەو شوێنێک کە بەرهەمی دەینن لە کاتی گواستنەوە هەتا دەکاتە سەر سفرەی ئەم کەسە هیچ زیارێکی نەبێت هەم لە ڕووی با بڵێن ڕێژەی ئەو میکرۆبانەی تێدایە هەم لە ڕێژەی ئەو مادە کیمیاویانەی تێدا چونکە ئێمە کۆمەڵێک میکرۆبمان هەیە کە لە خواردن هەن ئەگەر ڕێژەکەیان زیاد بکات دەبێت هۆی ڕوودانی ئەو شتانەی ئەو نەخۆشانی کە باسمان کرد و لێکەوتەکانی کە لە سەرەتای بەرنامەکە باسمان کرد هەم بە هەمان شێوە ینی ئەو مادە کیمیاویانەی کە تێدایەتی بە هەمان شێوە ئەگەر ڕێژەکەی زۆر بیتن دیسان ئەم خواردنە سەلامەت نابیتن لە ڕووی بڕی خۆراکەکەشەوە ینی ئێمە بڕی خۆراک زۆر جار بڕیاردا لەسەر ئەوەی کە ئەو خواردنەی دەخۆین تا چەند سەلامەتیان تا چەند تەندروستە بۆیە بەڵێ بێگومان ئێمە ناتوانین هەموو خۆراکێک لە هەموو کاتێک بخۆین بۆ منە خۆراکێک لەوانێ بتوانی بەڵام لە نیوەڕۆ بیخۆی بە باشی بەڵام ئەگە بێتە ئێواریان بێتە سبینە لەوانێت کێشەی تەندروستی لە بۆ دروست بکات لەوانەیە نتوانی بە باشی سوودی لێ ببینی بێگومان ینی ئەمە ڕێنماییمان هەیە بۆ لە ڕووی تەندروستی و سەلامەتیشەوە بەڵێ مامۆستا یاسین ئەگەر باسی کۆمەلگای کوردی بکەین ئێمە ئێستا مەسەن سێژەم خواردنمان هەیە بە شێوەیەکی گشتی باس لە کۆمەلگای کوردی بکەم بەیان نیوەڕوان ئێواران زۆر جاری شەوان میوە بەکاردێنێت یاد عەسران ئەگەر ڕۆژ درێژ بێ مەسەن دیسانەوە کۆمەڵی خواردنی تەفریحی تر هەیە بەڕێستان وەکو پسپۆڕێکی بواری خۆراک و ئەم ڕۆژ کە ڕۆژی ژیانی تەندروستی خۆراکە پێتان وایە ئەو جۆرانەیە یا ئەو کەلتورەی لەسەری ڕێککەوتوین لە هەرێمی کوردستان یاخود ئەو باوەی کە هەیە بۆ خواردن کاتی ژەمەکان شوێنی ژەمەکان تەندروستن یاخود هەڵەیان تێدایە ئێماوا لەسەر و هەڵەیە بەردەوامی نەڕۆین ینی ژەمەکانی کۆمەلگای کوردی لە جێگەی خۆیانن بەڵێ کو باسم کرد لە سەرەتایی بەرنامەکەشەوە ینی سەلامەتی خۆراک یان تەندروستی خۆراک کۆمەڵێک پێوەەر هەیە بڕیار دەدات ئایا ئەو خواردنی ئێمە دەیخۆین ئایا سەلامەتە یان کێشەی تەندروستی هەیە وەکو باسم کرد ینی دەکرێت بۆ نمونە کەسێک خۆراکەی تەندروست بێت بەهۆی ئەوەی کە مەسەرەن ئەو ڕێگای کە بەکارینە لە ئامادەکردن ڕێگایەکی تەندروستە ینی پەیڕەوی بنەماکانی تەندروستی و سەلامەتی دەکات وەکو باسم کرد هەم لە ڕووی ئامادەکردنەوە هەم لە ڕووی با بڵێن تەندروستی ئەو خۆراکەی کە بیدا با بڵێن خۆراک ئەو مادە سەرەتاییە
بڕەکەشی ینی هەندێک جار خواردن هەیە سەلامەتە تەندروستە هیچ کێشەی نییە بەڵام کە تو لە زیاد با بڵێن لەو سنوورەی کە بۆ دانراوە لەو بڕێ کە بۆ دانراوە دەیخۆی بێگومان دەڕوات بۆ ئەوەی کە پێی بڵێن خۆراکی ناتەندروست مەبەستمەوە بوو زۆر جار باز لەوە دەکرێت مامۆستا یاسین بورە پێشتاڕم بیستم ئەو زانیاری لە بەڕێستان وەرگین لەسەر و بابەکە دەبینی بەیانیان مرۆڤکەوە هەڵدەستێت لە خەوڕەنگە ئەگەر خواردنێکی زۆریش بخوات تا ئێوارە مەسە ئینێرژێکی زۆر سرف دەکا کێشەی نەبێ بەڵام دەبینین لە کۆمەلگای کوردی بەیانیان نانێکی زۆر سووک بەکاردێنرێت بەڵام ژەمە خواردنی ئێوارە زۆر بە قورسی با بڵێ سرف دەکرێت ئەمە هەڵە نیە یانێ بیر نەکەینەوە لە گۆڕانکاری بەسەر ئەم دوو ژەمەیە بەڵێ دەتوانین بێگومان ئەو قسەی جەنابەت فەرموودر زۆر ڕاستە ینی هەمان ئەو قسەی کە من کردم بە شێوەی تکە ینی بڕی ئەو خواردنەیە کە لە ژەمەکان دەخورێتن وەکو باسم کە دەگەر تو لە ئێواران بڕێکی زۆر بخۆی بێگومان ئەمە دەتوانین بڵین کە ستایلێکی ناتەندروستە طبعا نوعی خواردنەکەش بێگومان دەور دەبینیتن بۆیە خواردنی بەیانی بەڕاستی دەورێکی زۆر باشی هەیە کە دەبێت خواردنی بەیانی کە کەمێک زیاتر بێت لە خواردنی ئێوارە طبعا خواردنی ڕۆژ وەکو ژەمی سەرەکی ئەمە بۆ کەسێکی تەندروست یعنی هیچ کێشەی تەندروستی نەبێت یان کێشەی قەڵەوی و ئەم بابەتانی نەبێت بەڵام بۆ کەسێک کە قەڵەو بێتن یان کێشەی قەڵەوی هەبێت کێشی زیاد بێت بەڕاستی ئەم ڕێنمایانە دەگۆڕێت یعنی دەبێت بە شێوەیەکی تکە بۆی دابڕێژێت تا بتوانی هەم چێشدا بەزێنی هەم پارێزگاری لە تەندروستی خۆی بکاتن بۆیە نانی بەیانی زۆر گرنگە بەهۆی ئەوەی کە تو ڕۆژێکی نوێ پێویست بە کۆمەڵێک مادەی خۆراکی با بڵێن گرنگە هەر لە وزە هەر لە پرۆتین هەم لە مادە کانزاکان دەبێت هەبێتن بەڵام بۆ ئەوەی کە پارێزگاری لە کێشی خۆت بکەی یان پارێزگاری لە تەندروستی خۆت بکەی وا باشە ژەمی ئێوارن کە جەنابەت باسی کرد هەندێک خەڵکی زۆر دەخواتن بەڕاستی ئەو ژەمە کەم بکرێتەوە بکرێتە ژەمێکی سووک و ئەو خواردنی کە تێدا بەکاردێت خواردنێکی تەندروست بێتن ینی ئەو خواردنانە نەبێت کە زۆر چەورە یان کە زۆر با بڵێن خۆی تێدایان زۆر شەکری تێدایە بۆیە بێگومان ینی ئەم هەڵسو کەوتانی کە لەگەڵ خۆراک دەکرێت زۆر دەور دەبینی کە پێ بڵین کەسێک با بڵێن خۆراکەی تەندروستە یان تەندروست نییە دەتوانین با بڵێن ئەگەر یاساکی سادە بینین وەکو ئەو پەنجەی لێ دێت ینی خواردنی بەیانی دەبێت کەمتر بێت لە خواردنی با بڵێن نیوەڕۆ ئەی ئێوارانش دەبێت لە هەردووچیان با بڵێن کەمتر بێتن تاوەکو بتوانین ینی ئەمە یاسایکی کەمەک سادەی بۆ کەسانی کە دەیانەوێت تێبگەن مەس بۆ نمونە تەندروستی خۆراک یان سەلامەتی خۆراک چۆنە بەڵام وەکو باسم کرد لە کەسێک بۆ کەسێک کە دەگۆڕێتن یانی ئەمە لە زانستی خۆراک شتێکمانێ پێی دەگوترێ individual nutrition یعنی زانستی خۆراک بۆ تاک ئەو خواردی من دەیخۆم لە بۆ جەنابەت لەوانەیە زۆر نەگونجێتن یان لە بۆ نمە کاک زەلالی زۆر نەگونجێ لەبەرەوەی بایۆلۆجی دسمی من جیاوازە لەگەری جەنابەت جوولەی دسمی من یان با بڵێن جوولەی ڕۆژانەیە من جیاوازە لەگەڵ جەنابەت و لە جیاوازش لە کەسێکی تر بەڵام ئەوەی کە باز دەکەی ئەوەی باسمان کرد ینی شێوێکی گشتگیرە لە بۆ هەموو خەڵک کە خواردنی بەیانیان با بڵێن پێویستە بخورێتن چونکە زۆربەی زۆری توێژینەوەکان باسی ئەوە دەکەن نەخواردنی دەبێتە هۆی کۆمەڵک کێشە بەڵام خواردنی ئێواران دەبێت ژەمێکی زۆر سووک بێتن سوپێک بێت یان خواردنێکی با بڵێن کەم بێت و نیوەڕۆژ تقریبا یعنی ژەمی سەرەکیە لە بۆ کەسانی کە مشکلیان نییە زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا یاسین مامەند گەڵاڵی لاولێرەوە میوانمانە بووی زۆر سپاس دەکەین بڕگەیەکی تایبەتمانەیەویش چیرۆکی پەیامە بابزانین ئەمڕۆ مامۆستا ئەمیر پێم وا بێکەوە هەموو جارێک چیرۆکێکمان بۆ باز دەکات ئەمڕۆ چ چیرۆکێکی بۆ ئامادەکردی بەناوی خوای گەورە و میهرەبان بیسەران و بینەرانی خۆشەویست خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی چیرۆک و پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە هیوادارم چیرۆکی ئەم جارەشمان جێگای سوود و کەڵکی گشت لایەک بێت خۆشەویستانم چیرۆکی ئەم جارەمان شوانەکە چی گوت ڕۆژێک لە ڕۆژان پیاوێک لەگەڵ باوکیدا دەچێت بۆ سەفەر بەلای گوندێکدا تێدەپەڕێت بەڵام لەوێ لەو ڕێگا چۆڵەدا باوکی وەفات دەکات دوای وەفاتکردنی باوکی کوڕەکە زۆر چاو دەجێڕێ بۆ ئەوەی کەسێک ببینێت کە لەگەڵیدا کفن و دفنی بکات و لەگەڵیدا باوکی بنێژێت
بەڵام هەرچەندە چاو دەجێڕێ کەس نابینێت تەنها شوانێک نەبێ بەقەد ئەم چیانەوەی و دەیەوێ داوای یارمەتی لێ بکات کاتێک شوانەکە دێت داوای لێ دەکات کە کفن و دفنی بکەن و نوێژی لەسەر بکەن یاخود ئایا لەو شوێنەی ئەوان کەسێک هەیە تایبەت بێ بۆ نوێژ لەسەرکردن لەسەر مردوو بەڵام شوانەکە دەڵێ کەسێکی واشک نابم بەڵام بۆ خۆم نوێژی لەسەر دەکەم دوای ڕازیبوونی کوڕەکە شوانەکە هەڵدەستێ هەندێک شت دەخوێنێت و کۆتایی بە نوێژەکەی دەهێنێ بەڵام کوڕەکە زۆر سەیری پێدێت دەڵێ چیت گوت وڵا دەڵێ من تەنها ئەوە نازانم لەمە زیاتر هیچ نازانم دواتر شوانەکە دەچێتەوە لای مەڕەکانی و هەروەها کوڕەکەش دەگەڕێتەوە بۆ لادێکەی خۆیان خۆشەویستان دوای ئەوە کوڕەکە شەو دەخەوێ باوکی لە خەودا دەبینێت سیر دەکا باوکی شوێنەکەی زۆر خۆشە زۆر ئارامە زۆر خۆشبەختە کوڕەکە پرسیار لە باوکی دەکات باوکە گیان ئەم شوێنە خۆشە هی تۆیە ئەم ناز و نیعمەتە سەرجەمی هی تۆیە باوکەکە وەڵام دەداتەوە دەڵێ بەڵێ دەڵێ باوکە گیان ئەوە لە پایچیە هەموو شتت بەدەستێناوە ئەم شوێنە خۆشە لە پایچی دەڵێ کوڕم بڕۆ لە شوانەکە پرسە ئەوە هەموو هۆکاری نزا و دوعاکانی شوانەکە بوو دوای ئەوەی کوڕەکە بەیانی خەبەری دەبێتەوە دەچێتەوە ئەو شوێنەی کە شوانەکەی لێبینی بە و باوکی بە خاک سپاردووە و نوێژی لەسەر کردووە کاتێک بانگی شوانەکە دەکات لێ دەپرسێ کاتێک نوێژت لەسەر باوکم کرد کاتێکی کەمت بەسەر برد بەڵام چیت بە باوکم گوت شوانەکە لە خۆی دەکەوێتە گومان و دەڵێ وەڵام من هەروەندەم زانێ ئەو دوعایانەوە و نزانەی کە بۆ باوکتم کرد بەڵام کوڕەکە لێ دەپرسێت کە ئەم شتانە چی بوون لەبەرەوەی باوکم گوتی ئەم ناز و نیعمەتە و ئەو خۆشگوزەرانی کە ئێستا بەدەستم هێناوە هی نزا و پاڕانەوەکانی شوانەکەیە تۆ چیت بۆ باوکم کردووە شوانەکە دەڵێ وەڵای من هیچ نازانم بەس لەبەڵ دڵی تۆ ئەوانم کرد من شوانێکم لەو چیانە بەڵام کە تۆ داوا لێکردم لەسەر داوای تۆ بۆی پاڕامەوە بۆ باوکت پاڕانەوەکەشم ئاوا بوو دم خوایە گیان ئەم شەو ئەو پیرەمێردا ئەو کەسە میوانی تۆیە خوایە گیان ئەو کەسە کە ئێستا میوانی تۆیە ئەگەر میوانی من بووە من لەو هەموو مێگە لە مەڕە تەنها یەک دانەیم هەیە کە هی خۆم بێت ئەوەی تر هەموویانی خاوەنەکەمە ئەگەر میوانی من بووە ئەو شەو ئەو مەڕەم بۆ سەردەبڕی دەمکردە دیاری بۆ ئەم پیاوە خوایە گیان ئەم شەو ئەوە میوانی تۆیە بزانم چی بۆ دەکەی خۆشەویستان دیارە خوای گەورە و میهرەبانیش لە گوناحی پیاوەکە خۆش بووە بەهۆی چی بەهۆی نزای ئەم شوانە کەواتە ئێمە ئەم پەیام لەم چیرۆکەدا چی فێر دەبین چی لێ وەردەگرین کەواتە زانست و زانیاری یاخود دوعا و نزا پەیوەندی بە شەهادە و پەیوەندی بە پلەبەرزیەوە نییە بەڵکو پەیوەندی بەوە هەیە کە دڵەکانە کە پابەند و پاوەستی دڵەکانە کە دڵەکان چیان تێدایە ئەو ڕەبتە و ئەو ڕەبتە و ئەو هۆکارانەی کە بەخوامان دەگەیەنێت چین کەوامان لێ دەکان لە خوددا نزیک بینەوە دوعا و نزاکانمان لای خوددا قبول بێت کەواتە با هەمیشە بە دڵێکی ساف بە دڵێکی ئارام دوعا بکەین و لە بەرخوا بپارڕینەوە هەم بۆ خۆمان و هەم بۆ خەڵکی تر هیچ شتێکی تر داوا لە خوددا نەکەین کە ڕەبتی نەبێ بە نێوانی خۆمان و خواوە بەڵکو شتانێکی داوا لێ بکەین کە پابند و پەیوەستن بە دڵەکانمانەوە نەوەک بە زمان شتێک بڵێن و بەڵام دڵەکانمان ئاگای لێ نەبێت لەبەر ئەم شوانە ئەم شتەی زانی بووی هەر ئەمە بوو ڕاستە زانستێکی کەم بەڵام پڕ لە میهرەبانی پڕ لە متمانە بەخۆبوون و متمانە بوون بە خوددا هیوادارم هەمیشە متمانەمان بە دوعاکانی خۆمان بێ خوا دەفەرمێ ئەنا عیندە ظەنی عەبدی بی من لەگەڵ گومانی بەندەکانم بە من چۆن گومان دەبەی بە خوددا خوا ئەوە با کەواتە بە هەمیشە گومانەکانمان باش بێ بۆ ئەوەی نزاکانمان قبول بێ هیوادارم نزاکانی سەرجەممان قبول بێ خوددا لە گوناحەکانمان خۆش بێ تا بەرنامەیەکی تری چیرۆک و پەیام بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەمەوە تا ئەو کاتە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ
ئازیزان و خۆشەویستان پامی ڕۆژمان پێشکەشکردن بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک دوور بن لە هەر دەرد و بەڵاو نەخۆشیەک و بەتایبەتی کۆرۆناش تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتان ناوە خواتان لەگەڵ. زۆر سۆزشان.